سلااو ڕێز هێویدارم هون هەمی باش بن ئیرۆکە بە کورتاسی لەسەر یەک دوو مژاران ڕادەوەستم ئەوژی گرێداییە داخیانە هەری داویە یا دەوڵەت باخچەلی و دە هەمان ڕۆژێداژی داخیانە مستەفا قەرەس و سۆزدار ئاوێستا بوو لە قەندیلێ دەربارەی داهاتویە پێڤژەیە کو لە دەناوبەرە ئیمرالی و ئەنقەرەدا بەردەوام دیکەم لەسەر ئەڤان مژارانە حتا نەهاژی گوتوبێژێکی گەرم و گوڕ دەناوبەرە هەموو ئالیاندا هەیە ئالیەن دژبەر و ئالیەن دۆستبەر و ئەڤ یەک بێگومان هەم لە سۆسیال میدیایدا هەم لە میدیایە میدیای کلاسیکدا بەردەوام دکە چەند مژار هەنا و مرۆڤ لەسەر ڕاوەستە یەک جوانەژی حتا نەها مرۆڤ دەبینێ بەڕاستیژی ئەو گوشارە ئەو زەختە کو لە سۆسیال میدیایدا لەسەر حرەکەتە پەکەکێ و لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان و دەم پارتیەدا هەیە ژە ئالیە کوردێن کو خواوە کوردێن نەتەوە پەرست ئانژی ناسیۆنالیست دەدەن ناساندن ئەڤ یەک باندۆرێکی پسیکۆلۆژیک پڕپڕ مەزن هەم لەسەر پەکێکی هەم لەسەر ئۆجەلان کریە لۆماژی احتیمالێکی مەزن هەیە یەک ژە سەدەمێن کو ئۆجەلان ئیسرار دکا کو ستاتویەکش بووی بێناسکردن ئەوە ئەڤ مژار ئەمێ لەسەر ڕاوەستە مژارە دنێژی ساڵێک بەریانەها پەکەکێ خوا هەڵوەشاند ناوەک لە هۆلێدا نەمابوو ئیرۆ ناوەکی نو دیتنە ئەوژی بزاڤا ئاپۆچی ئەڤ یەک معنەیەوی چییە و لە کیژان شەرت و مەرجێدا هاتیە ئەنجامداین دەوێ ئەم هەنێکی ڕاستی لەسەر vەیەکێ ڕاوەستن بەریا هەر تشتی ئاپۆچیتی ئانژی جەلالی کو بەرێژە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕ دەهات گۆتن ئانجی مەلایی کوژ پەدەکێڕە دەهات گۆتن مەلا مستەفاڕە هاتیە vana tu bixwazî nexwazî li lîteratura siyasî gotnên bazarî ne gotnên cadeyan in yanî dibêje cemaetê Apo cemaetê Celal cemaetê Mela bi wî rengî û di lîteratura siyasî de di heman demê de dibe heqaret jî bixwe heqaretê li xwe dikin bixwe xwe sivik dikin لێ لە ڕۆژهەڵاتە ناوین حتا نەهاژی ئەڤ یەک بەردەوام دکە گەلک جار لە شوونە کو هەست بێکردن کو ئەڤ نە تێگەیەکی ڕاستە نە تێگەیەکی زانستیە تێگەیەکە کو گەلک جارنە دکەوە خزمەتێ دەولەتێ لەسەر vêyekê tê ئیسرارکردن هەڤاڵێکی جارێکی ئانی بیرا من کو بەرێ مەزلوم عەبدی ببورن مەزلوم دۆغان لە دادگایە خۆدا لە مەحکەمەیە خۆدا ئیدی گاڤە کو حاکم ژێ دەپرسێ تو ئاپۆچی ئەڤ vêyekê وەک حەقارەت دەبینە دەبێژە ئەم نە ئاپۆچینە ئەم پارتیە کارکەرێن کوردستانینە ئاپۆچی حەقارەتە هون ژمەرە دەبێژن جەماعەتێ فلان ئەم جەماعەتێ فلان نینە و ئیرۆکە ئەم لێ دنەرن مستەفا قەرەسۆ سۆزدار ئاوێستا ئەڤ یەک دووبارە دەکەن دە هەمان دەمێدا گاڤە کو دووبارە دەکەن دیموکراسیەژی دفرۆشنمە ئەڤ یەک چ قاسی ڕاستە چ قاسی دەجێ خۆدایە لێ بەریا کو ئەم وەرن سەر دیموکراسیە دەوێ ئەم بەحسا وەیەکێ بکەین ئەو دە شەرت و مەرجێکیدا پێک هات کو هەم دەولەت دخوازە تەنێ عەبدوڵڵا ئۆجەلان مخاتەب بە کەسێکی دنێ مخاتەب نەبە و هەم عەبدوڵڵا ئۆجەلان و پەکەکە دخوازن تەنێ عەبدوڵڵا ئۆجەلان مخاتەب بێ کەسێکی دنێ مخاتەب نەبە ji xwe êrişê her du aliyan an jî nîgeranî û tirsên her du aliyan li ser Demirtaş ji xwe yek ji sedeman ew
لێ ئەم ژبیر نەکەن ڕخنەیە حرەکەتی و ڕخنەیە میلەت ڕخنەیە دەردۆرێوی حتا ڕخنەیە ئینسانی دیموکرات و ئالیگرێ مافێ مرۆڤان بەرێ لە پێڤژوێ 2013-2015دا ئەف بووکو ئەو پێڤژۆ نەبوو پێڤژوەیەکی جڤاکی و تێزێن پکێکێ و تێزێن ئەوجلان هەموو لەسەر جڤاکێنە جڤاکە دیموکراتیک و جڤاکە فلان و جڤاکە فلان و جڤاکە فلان جڤاک لێ لەوێ دەرێت تو لێ دنەڕی دەڕوویەکی دەکو باخچلی داخفێ چەند سەعات بەریاوێ 1-2 ساعت بەریاوێ بۆ ئەس باوەڕە مستەفا قەرەسۆ ئاپۆچیتی ڕاگەیان باخچەلی لە ئەنقەرەی ئاپۆچیتی ڕاگەیاند قەرەسۆژی لە قەندی لە ئاپۆچیتی ڕاگەیاند ئەڤ یەک بە احتیمالێکی هەری مەزن داخوازی هەردوو ئالیانە یعنی کۆنسنسوسێک هەیە لەسەر ڤەیەکی ئەو مژارێکی پڕپر گرنگە یعنی ئەو دیموکراسیە کو بەس دەهاتکردن و لە سەرڤەیەکی پەرتوک دەهاتن نویساندن لە سەرڤەیەکی هەزاران بەرنامە و پرۆپاگەندە و دیماگۆژیەت دەهاتکردن هەموو ڤاڵایە چما ڤاڵایە ji بۆی ku بەڕاستیژی دەوارێ دیموکراسیدا دەوارێ جڤاکێدا مەنتاڵیتە و عەقلیەتە پەکێکێ و مەنتاڵیتە و عەقلیەتە دەولەتە یەکە حتا مەنتاڵیتەیە جڤاکە تورک و جڤاکە کورد یەکە ئەس ناخوازم پڕ بکەوم سەر مەسەلەیەن شەخسی میناکەن شەخسی بینم لێ هەنێک جار میناکەن شەخسی دەبەست سەدەم ku مرۆڤ ژوان تشتانە باشتر فام بکە بەرێ مەژی نەدزانی مەژی باوەڕ نەدەکرد مە دەگوت بەلکی ئەف حرەکەت هەر تشتێکی بکات دەوارێ دیموکراسیەدا دەوارێ مافی مرۆڤاندا قەت توجاران تەعویز نادێ لێوسا دەرنەکەت یعنی چەند ساڵ بەریانەها نێزی 15 ساڵ زێدەتر بەریانەها من لە تەلەڤیزیۆنێکی کوردێن باکوور کار دەکرد و دەوێت دەمێدا هەر تشتێمە هەر پرەنسیپێمە لەسەر بنگەهێ مافێ مرۆڤان و دیموکراسیە بوو یعنی چ دەبە بلا ببە دەناوبەرە کورداندا دەناوبەرە پارتیدا دەناوبەرە حرەکەتیدا دەناوبەرە جەماعەتێمەدا هەگەر کو دەوارێ دیموکراسیەدا کەم و کورتێک هەبە دەڤەک و لە چاپەمەنیدا بێ بەحس کرد وێ دەمێ تێبیرا من ئەس باوەڕم 2006 بوو ئەگەر خەلەت نەبوو کەسێک هات گرتن ئەدڤۆکات بوو بە ناوی کەمالی سەید قادر ژعالیەکیوە هاتگرتن ژعالیە پەدەکێوە هاتگرتن ji بۆی چه هاتگرتن ji بۆی ku ئیدی پڕ تهدید دکردن زمانێکی شەڕ و زمانێکی ئاسنزم لە هەمبەری پەدەکێ بەکاردەهێن لێ مخالەفەت دکرد گەلۆ کەسێکی ku زمانێکی نزم بەکار بینە تو دکاری گاڤاکو ئەو لە ڤیەنا ڤەدگەڕێ کوردستانێ تو دکاری بچی لە ماڵە خوشکاوی لە ماڵە دیاوی شەوێ ساعت 12 وی بدەی ڕەڤاندن و پشتی 12 ڕۆژان لە بن زەخت و زۆرێ جڤاکێ و میدیایەدا سۆسیال میدیایەدا تو مەجبور ببی ئەعتراف بکەیک و کتە ئەو کەس ڕەڤاندیە و پشت ڕازی جەزایێ 30 ساڵ حکم بدەیوێ مینە ئەردۆغان و پشتڕاژی لە بن زەخت و زۆریان ئەو 30 ساڵ کردن سێ ڕۆژی کردن 3 سەعات و پشترا بەردانش بووی ئەمریکیژی کەت بوون دەورەیە وێ دەمێ خەڵک چوو بوو کۆنسۆلۆسا ئەمریکیان و ژوان ڕاگۆتە بوون یاوە سەدامەک ڕووخاند لێ چەند سەدام هاتنە شوناوی لە عێراقدا سەدامی شیعە سەدامی کورد سەدامی سونە فلانە بێوانەیدی ئەمریکیژی مەجبور ببن تەلەفۆن کردبوون ژنێ چیروان بارزانی ڕام ئەس باوەڕم کردبوون و ئەوی بەردان من وێ دەمێ لەوێ تەلەڤیزیۆندا وەک کارێکی خۆ من چەند نوچە لە سەرڤەیەکی ئامادەکرد چەند جار ناژەم ڕاگۆتن و کارێکی وسانەکە هونەرمەندێکی پڕ بەناودەنگ هەبوو نەهاژی خوا بە هەموو دنیای نادا هاتجە من گۆ هەگەر و کەسێک حەقارەتێ لە سەرۆکێتە بکە تو vêyekê qebûl dikî ya min goz qebûl nakem qebûl nekirin tişteke lê tu însanekî li malê wî birevînî û kaxedekî mehkemê betira nebe û tu wî direvînî tu nabêjî kako deweyek li ser te heye ka li kerema xwe filan rojê filan saetî were mehkemê
بلا حاکم گۆداری تێ بکە تو شەوێ وی دڕەڤینی و عائیلێ رە نابێژی تو کی دە چمان ڕەڤاندیە پشتی 12 ڕۆژان تو ئاعتراف دەکەیتە ڕەڤاندیە و پشت ڕاژی جەزای 30 ساڵ دەدەیوی و پشت ڕاژی دەبێژی ئەو دینە پسکۆلۆژیاوی تەمام نینە باشە مرۆڤک دین بە مرۆڤە پسکۆلۆژیاوی تەمام نەبە چۆ تو 30 ساڵی حکم دەکەی چۆ تو دڕەڤینی گەرەک تو تەداوی بکەیت وسا من لە سەرڤانە ئەو دەکرد نە حرەکەتە ئاپۆچی نە جڤاکە کوردی نە جڤاکە باکوور نە جڤاکە باشوور ئێدی کەسێکی پشتگیریە من نەکرد ئەس لە عەردێمە ئەس تەنێمە یعنی من وەقاسی خۆ تەنێدیت یعنی گەلک جارنا بەڕاستی من لە ئاسمانێ دنەڕی دگریا ڕەوشێکی وسا هات بوو پێشیا من ئەف میناک بەسە ji بۆی ku ئەم فام بکەن چۆ جڤاکە تورکان ji کاریزمایەکی حەز دکەن کاریزمایەکی چێ دکەن جڤاکە کوردانژی وسایە ئەس نابێژم ئاپۆ کاریزمانینە ئەس نابێژم ئاپۆ ئینسانێکی شایەنی vêyekê نینە ببێتە ببەڕێ بەرەو بە بەسەرۆک حتا نەهاژی حتا vê سەعاتێژی دەبێژم لە ناڤە پەکێکێدا کەسێک بە قاسی ئاپۆ بەکاڵیتر نینە ئەو ڕاستیەکە لە ناڤە پەکێکیان نەهادا یەک و بفکرێ یەک و سیاسەتێ بکی یەک و دیپلۆماسیە بکە حتا یەک و مزاکەرەیە بکات ئاپویە لە ناو حرەکەتە کلاسیک یا پەکی حرەکەتە چیە دەبێژم تو ژێ حەز دەکەی ژێ حەز ناکەی ئەو مژارێکی دنیا ئەv مژار پڕ گرنگە ئەس vêyekê çima dibêjim ji bo ku meseleya dîmokrasî memokrasiyê ku me ew hereket helweşandiya bi zavekî nû çê dibe êdî niha şûnva rêkekî dîmokrasiye û civaka dîmokratîk dikevî pêşiya me qusûrî efûkan tiştek wisa nîne tiştek wisa ne kes bawer dike û ne zemînê wî heye ne li nava Tirkiye de zemînê wî heye we ne li nava civaka Kurdî de zemînê wî heye ev nayê wê manayê li derdorê hereketa pekekê de însanê dîmokratîk nîne projeyekî dîmokratîk niye hereketekî dîmokratîk nîne ev nayê wê manayê ew tiştekî cudatir e lê li jorê de û bi giştî li nava civakê de tiştekî wisa daxwaziyekî wisa nîne niha civaka başûr berastî jî dîmokrasiye dixwaze çi dîmokrasiye azadiye dixwaze çi azadî dixwaze wallah mû çêyê wan hebe tiştekî naxwazin ev şêrwanî 70 sala ji aliyê mala Barzanî hatiye girtin ne sûcekî wî heye ne hakimek dikarî sûcekî wî îspat bike camêrek bû zarokê xwe bi mirîşkan û hêkan xwedî dikird mirîşk û hêk xwedî dikirin û difroştin bi wî rengî jiyana xwe li nava toz û li nava hergê û li xanekê pir xirab li Hewlêrê dimeşand û 70 sala di zîndanê de ye îroka ez bawerim roja hevdemî ne dest bi mangirtin yanî gurevê kirî gureva birçîbûnê kiriye û rewşa tendirustiya wî roj bi roj xirabtir dibe kî lê xwedî derdikeve ka civaka dîmokratîk ka civaka azadî xwaz tinê ye li Bakur jî bi giştî wisa ye rast e tak însan hene û bi taybetî ji li nava Dem Partî û HDPê de însanên wisa hene lê wek min got bi giştî hereketa yanî civaka Tirk çawa li Erdogan dinirin çawa li karîzma dinirin çawa li sirok dinirin çawa li Xwedê dinirin civaka Kurdî jî kêm ta zor ew e yanî Apo nebû Mesûd nebû bafêl nebû nizanim kî yekî çê dikin îdî bi wê rengî loma jî ev yek xuya dike herî dawiyê tenê ji bo yek armancî tê beqeranîn ji bo ku ew tiştê ku niha heye tenê denavbera dû serokan de be denavbera Baxşelî û Abdullah Öcalan de be maneyekî wî nîne hereket û ji nû ve dike apoçî û ew apoçî jî yerlî ve millî tînî bîra mirov
کەسێن و تورکی فام ناکەن ئانجی شارەزای ئەدەبیاتە تورکی نینە لەوەردا تشتێکی بە ناوی یەرلی و میلی. یەرلی یعنی جێ، یەرلی دەبە خۆجێیی و میلیژی دەبە نەتەوی، یعنی هەر تشتێکیوان یەرلی و میلی بە گەرەک هەر تشتێکیوان ماستێوان یوغڕدێوان گەرەک یەرلی و میلی بێ تورکی بیان. باڵەفڕێوان دەبێژن ئەم باڵەفڕێ ئەمریکیان ناخوازن چی دنێ ئەم گەرەک یەرلی میلی باڵەفڕەکەی چێکن ئەمێ کان چێ بکەن کانێکی خۆ چێکردن لێمان تۆڕێوی نینە. پسکلێت ئەم گەرەک پسکلێتە تورکی چێکن، ئەم عەرەبە گەرەک ئەم عەرەبەیە تورکی چێکن یەرلی و میلی پارچێکژی ئیتالیا پارچێک لە فەڕەنسا و پارچێک لە ژاپۆنیا و پارچێک لە چینیانە و تشتێک پێکانینە و نەهاژی ئاپۆچێکی یەرلی و میلی ئاوا دکن. ئەوژی نزیکبوونێ ئیتحادچێن تورکیایە. ئیتحادچێن تورکیایە ji berêda her tiştekî millî yerlî dikin، yerlî ve millî dikin. Berê li salên şêstî de li salên heftê de hereketên hem Kurdî û hem Tirkî hemû hereketên çep û marksîst û sosyalîst bûn. Her hemû kirin yerlî û millî. û piştra jî hereketê Hizbullah çêbû. Hereketê Hizbullah jî niha li şexsê Huda parde kirine yerlî ve millî. û herî dawiyê de pekeke mabû pekeke jî niha dikin yerlî û millî. Ka em werin ser hevalên me netewperist, hevalên me nasyonalîst. Niha ev darê ku hevalên me netewperist, milliyetçî, nasyonalîst li sosyal medyayê rakirine darekî feal e, bekarîger e, ne tu karîgerî xwenîne. Ji bo ku ev wek ew navê min ji bîr kir ceng çi bû rêveberê sentera lêkolîna Jerusalem ya Emerîkayê. Tiştê ku herî baş tespîtek herî baş kiriye dibêje hemû ew netewperistên ku her roj heqaret li ocelan dikin, heqaret li PKK dikin, heqaret li Dem Partî dikin, hemiyan kom bikey li sedî yek jî nekarin û çil sal pêncî salin nekarîne ew behsa Kurdên razger dike ehtimala pirsgirêkekî wanî serokatiyê heye. Yani nekarin bibin serok, yani nekarin bibin alternatîv, nekarin tiştekî çê bikin. Ew tenê li ser sosyal medyada edebiyatekî çê dikin, qîreqîrekî dikin û ev vêyekê nabînin ku Tirkiye îro li sê parçeyên Kurdistanê bekarîger e. Sê parçeyên Kurdistanê îro li bin destê Tirkiye de ne. Ji xwe Bakur temam hûn dizanin. Rojava li rêka Ehmed Şerع aynen wisa niha li bin destê Tirkiye de ye û li başûrê Kurdistanê jî Tirkiye çi bixwazî vê dike. Berê yekêtî henekî kêm ta zor hevsengek çê dikir lê piştî şerê Emerîka û Îranê dest pê kir niha yekêtî jî hêdî xwe nizîkî Tirkiyeyê dike. Vekirina balafirxaneya Suleymaniyê, helgirtina Qedexe û helbijartina Tirkmenekî Sem'an Mihemed ji bo parêzgarê Kerkûkê, waliyê Kerkûkê vêyekê nîşan dide. Vêyekê nîşan dide ku li rêka Sunniyan de û li rêka Tirkiyeyê de li rêka yekêtiyê de nêzîkbûnekê ye. Nêzîkbûnekê û ehtimala min berê de jî gotibû ji bo ku Tirkiye henekî li pedekê ditirse, dixwaze tekiliyê xwe bi yekêtiyê re baştir bikin. Ji bo ku pedeke potansiyelê wî têde heye. Ez nabêjim pedeke niha wisa ye. Lê pedeke potansiyelekî wî têde heye li gorî Tirkiye heta li gorî Îraniyan ku bi İsraîlê re li bin ve alîkariyê bike. Li bin ve alîkariyê bike. Ew potansiyel têde heye. Ez nabêjim dike. Belgeyek destê min de nîne. Lê potansiyelekî wisa têde heye. Loma jî ehtimalekî mezin heye li hemberî vê hêdî tekiliyê xwe bi yekêtiyê re çê bikin.
يعني نها بكرتاسي سي بارچين كردستاني لبن باندورا عسكري استخباراتي آبوري دبلوماسي يا تركيا دانا وإذا مي بكاكا تاني شبكة يعني بكاكا وكبري بميني بكاكا سرخوبوني بخوازة بكاكا فدراسيوني بخوازة نعم بيقومان أو تشتيكونها أوجلان ديكي و بكاكا ديكي دام بارتيجي قوريتيه جيرا ديكي بوستچیتیه جێڕا دەکەی بێگومان ئالیێنوی پڕ شاش و خەلەت هەنا یەک ژوانەژی وەک مەگوت حرەکەتە کوردی بخوا نایێلی ئەو پێواژە ببە پێواژەیەکی جڤاکی ئەو دەدەستپێکێدا دکاری بوون بێژن حتاکو هەواڵێن و لە زینداناندانە بە تایبەتیژی دەمیرتاش و فیدەن یوکسەڵداخ حتاکو ئەو سربەست نەبن نەکەون ناو پێواژوێ ئەم vەیەکی دەست پێ ناکەن لێ نەتەنێ نەکردن حتا نەهاژی مرۆڤ لێ دنەڕێ کار تێکردن کو ئەو بێدەنگ بن مەسەلە بەوی ڕەنگە لێ وەک مەگوت یعنی تشتێکی کو دەستێ حرەکەتە کوردی لە هەرچ سێ بەشێن کوردستانێدا لە هەمبەری تورکیایدا هەبە کو بەبێ داخوازیە تورکیایدا چێ ببە بەڕاستیژ نینە شەرت و مەرجێ و بەرێ نینە شەرت و مەرجی سیاسی یا دنیایدا ji بۆی وێژی نەئامادەنە یان بەرێ ئەمریکا هەبوو سیاسەتێکی جودا هەبوو دەما داعشێدا هەبوو نەهانە داعش مایە نە ئەو ئەمریکاژی مایە دنیا بە تەمامەتی هاتی گۆڕتن دۆناڵد ترامپ لەسەر دەسەڵاتداریەیە و هەگەر لە داخوازیە لە گوتارێن لە داخیانیên تۆماس باراک بنەرە کووالیە ترامپە لە ڕۆژهەڵاتە ناویندا سیاسەتە ترامپ باش تێفامکردن کو ڕوویەوی لە مەرکەزەیە ڕوویەوی لە دەرڤە و لە چەپەراندا نینە ڕوویەوی لە مەرکەزیە لۆماژی تو لێ دنەڕێ بەڕاستی ئەف سیاست هاتیە گۆڕتن کوردێمەی نەتەوە پەرست میلیەچیتی وەقاسی ژە ڕیالیتێ ژە ڕاستیە قوتبوونە تشتێکی کو دەبێژن نینە تشتێکی کو دەبێژن واقعیەتی خۆڕاستیە خۆ نینە یەک یا دووەمین نەها ئەف ڕەخنە ji بۆی هەنێک دەردۆرێ پەدەکێژیە یانجی هەنێک مێدیایە پەدەکێژی ڕاستن نەها پشتی کۆنگرە بوو کۆنگرەیە ئاپۆچی حتا بەری وێژی حتا دەما لە ڕۆژ ئاوادا ئەڤیەک هەبوو بەردەوام حتا نەها لە بنڤە هەنێک میدیان پەدەکێ هەموو نابێژم هەنێک میدیان پەدەکێ ئاژی هەنێک ئالین پەدەکێ بەڕاستیژی وەکیکو بێژە پەرزگرێک لە حرەکەتە ئاپۆچیتیدایە تەمام لە حرەکەتە ئاپۆچیتی پەرزگرێک هەیە حرەکەتە ئاپۆچی 20 ساڵە پەرزگرێکێکی سیستەماتیک لەناودا هەیە یعنی 20 ساڵە کیمیایوی خراببوویە ئیفلاس کردە دە هەروارێکیدا ئیفلاس کردە دە هەروارێکیدا ئیفلاس کرد ئینسانێ بە کاڵیتە لە ناوخۆدا نەهێلانە و هەرێ داویەیەک و مابوو لە شەڕی خەندەقدا بە شەڕی خەندەقرا کەس جوانە نەهێلان ئەو ڕاستیەکە لێ باش سیاسەت ئەوە چ قاسی ڕاست بوو یعنی گاڤەگو ڕژێمە سەدام هات خستن و نەزانی و هەگەرکو هۆن وە قاسی پشتێ خۆ بدەن تورکیایە و شەڕی مەرکەزە عراقە بەغدایە بکەن دە شەخسی نووری مالیکیدا چ تێسەرێوە پەکەکە لاواز دەبە تورکیا بەهێز دەبە و تورکیا لە کوردستانە عراقیدا حتا لە سووریایەدا ئیمکانی و دەستێوی زیاتر تێنڤەکردن و عراق لاواز دەبە لە هەمبەری تورکیایەدا عراق نەکو نابە هێزێکی هافسەنگ کو تورکیای هافسەنگ بکە و کورجی تێدانە و مافی کوردانژی دەوارە دەستوریدا قبول کرێ عراق لاواز دەبە پارچە دەبە و ئاڤیەک بوو سەبەب کو تورکیا ئانی و
ڕۆژێکی وسە کو نەتەنێ پارچەیەکی سێ پارچین کوردستانی ئیدارە بکە و هون تێن تشتێک و پەدەکە دەخوازە دەبێژن دەربارێ vê مەسەلێدا سەرخۆبوون و کوردایەتی و جلێ کوردی و زمانێ کوردی و نظام تشتێن بەوێ ڕێنگی یعنی دەڤردا مرۆڤ نەکارێ دروستبوونێ دەوەداژی ببینە ئەو مەسەلەیەکی لە گۆڕی من مەسەلەیەکی پڕپڕ کارەساتە وەک مەگوت فرسەتێک لە پێشیە حرەکەتە کوردی لە هەر سێ پارچەین کوردستانێدا کو لە دەرڤی تورکیایە نەهادا کارێکی بکێ زێدە زێدە کێم بوویە زێدە زێدە کەم بوویە فرسەتێک هەیە کو مرۆڤ خوا ڕێک بخە خوا بەهێز بخە و بکارە بە مخالەفەت بکە و لە ناوە ڤان دەوڵەتانەدا کارێکی باش بکە لێ ئەڤیەک حتا لە هاژی لە بەرژەوەندیە هەنێک پارتیەن سیاسیدا نینە و مەنتالیتەیەوان عەقلیەتێوان ji بۆ وەیەکێ ئامادە نینە لۆمەژی بەڕاستی ئەڤ شەڕێ سۆسیال میدیایێ دەناڤبەرە کوردێن قاشە و نەتەوەپەرست ناسیۆنالیست ئێکو ji بووینە تەوژی تشتێکی ku بکەن نینە تشتێکیژی ناکەن و بە پەکێکێڕە بە ئۆجەلانڕە ئەوژی زێدەتر ڕەوشێ ئاڵۆز دکا و زێدەتر کوردانژی دووەستینە ji xwe Kurd hatine westandin ji xwe dempartî îtîbara wî pir kêm bûye pir lawaz bûye ji bo ku bûye qoriya çi îradeya me li îmraliyê ye te dixwaz tu bibî partiya hemû Tirkiyeyê ku min bi xwe piştgirî lêkir niha jî piştgirî lê dikim yanî çi bikin em çi bikin em mecbûrin bibin partiyên Iraqî em mecbûrin bibin partiyekî Tirkiyeyî em mecbûrin bibin partiyekî Îranî û partiyekî Sûriyeyî ji xênî wî rêkek pêşiya Kurdan nîne tiştê ku Kurdan mezin dike ev li Iraqê de me çend car mînakê vêyekî anîn Kurd nekarîbûn lê xwedî derkevin Kurd çûn şerê şîeyan kirin şerê taîfî û mezhebî kirin şerê netewî kirin şerê taîfî û mezhebî li şûna ku şerê netewî di filterekî dîmokratîk de derbas bibiye tu Bexdaya Beዕsî ku Becs têda nemaye tu bikey Bexdayekî dîmokratîk Bexdayekî tolêrans Bexdayekî hemyan tu çûyî li hemberî Bexdayê te çeper girt û tu çûyî bi Tirkiyeyê re te îtîfaq kirt ez nabêjim here bi Îranê re îtîfaq bike lê mirov dikarî bû Bexdayê bike merkezekî xwe stratêjîk li şûna ku Tirkiye û Îranê bike merkezekî stratêjîk Bexda bike merkezekî stratêjîk û li Bexda mezin bibe yanî ez nabêjim li Bexdayê de li Iraqê de pirsgirêk hemî Kurd in lê Kurd dikarî bûn wê demê rolekî wan pir mezin hebû ez çend car vê mînakê tînim ku şîî nû hatibûn şarezayekî wanî siyasî nebûn Sunnî çûbûne derveyê siyasetê bibûn Elqaîde bibûn Daeş Iraq û Bexda ji Kurdan ramatbû lê ji 2006 û şûn ve Kurd êdî 2006 û heftê êdî Kurd bi navê dijminayetîkirina Malîkê Malîkî dîktator e Malîkî filan e Malîkî filan e tu tiştnama nekin êdî tu tiştnama nekin Mam Celal jî destê xwe bi ferşa xwe sor û kursiya xwe girtibû ew jî bi vê rengî îdare kir heta ku wefat kir di rewşekî wisa de mirov mecbûr e siyasetekî realîst bike rewşa îro bi vê rengî ye hinek kes xeyalan dikin êdî sibê İsraîl û Tirkiye şer bikin wê demê İsraîl dîsa ehtiyacê bi Kurdan dibîne lê ew xeyal e ew xeyal e yani tu ji ku dizanî şer dikin belge çi tu dibêje ku îlla İsraîl û Tirkiyeyê endamê NATO
دێ شەڕ بکەن باشە ئەو شەڕکردن ئیسرائیل لە هەمبەر ئیرانی گەلێکی سەرکەتیە حتا نا ئیسرائیل لە هەمبەری ئیرانی گەلێکی سەرکەتیە نەها مسلمانێن هەموو دنیایێ بە تایبەتیژی فەڵەستینی یەک و سونیژی خۆ دەیندارێ ئیرانێ دەبینن دەبێژن تەنێ ئیران لە هەمبەری ئیسرائیلێ جددی بووە شەڕ کردیە و قوربانی داوێ فیداکاری کردی کەسێکی دنێ نەکردیە ئێدنێ هەموو ڕیتۆریک بووە ڕاستجێ دەبێژە لە گۆری وانیانی یعنی ئیران بەرێدا دەگوتن چەکێ نوکلەری گەرەک چێنەکە نەها لە هورموز مینە چەکێ نوکلەری بەکارتینی لە هەمبەری ئەمریکا و لە هەمبەری هەموو کەنداغێدا یەک بەیەک بەوانڕا شەڕ دکە شەرتان داتین هەگەر کو هونژە ئەمریکای دوور نەکەون ئەس دەریا هورموزێ ژۆڕە ڤەناک لۆ ماژینە هاتوو لێت نەرژ غێنی ئەمیرلک ئیماراتە عەرەبی بەڕاستیژی وڵاتێن دنێ هێدی ئەو تهدید و ئەو سلاحی کو لە هورمزێ دەستێ ئیرانیدایە حیسابێکی جددی پێڕاتکە و ئەمریکاژی دەناوە کاوسەکیدای نزانێت چ بکە ڕژێم لە ڕێکا بۆردومانێ شەڕ نەڕوخ دەگوتن بە 4 سەعاتان دەڕوخێ سەرهەڵدان چێ دەبن کورد ڕادەبن شیعێ ڕادەبن سنی ڕادەبن بەلوژ ڕادەبن عەرەب کەس ڕانەبن بەرەڤە ژیوێ کەسێن کو دژی ڕژێمێ بوون نەها بە ڕژێمەرە بوونیەک یعنی ئیسرائیل لە هەمبەری ئیرانێکی وسە و هێزێوی دەریایی نینە هێزێوی هەواییژی نینە نەکاری بوو تشتێکی بکە لە هەمبەری تورکیایدا دەکاری چێ بکە ئەوژی جێ پرسیارەیە و ئیسرائیل دکێ ناکە ئەوژی جێ پرسیارەیە لەسەر بنگەها خەیاڵان مرۆڤ دەکارێت استراتیژیەکی ئاوا بکە لە گۆڕی من مەسەلەیەکی پڕپڕ خراپە لۆ ماژی بە کورتاسی ئەگەر ئەم کۆمی سەر هەفتوو بکەن ئەو پێڤژەیە و ددمەشە مرۆڤ دکارێ ڕەخنە لێ بگرێ مرۆڤ دکارێ هێڕش بکێ سەر مرۆڤ دکارێ ناو لێ بکێ بە ئاشکرا مرۆڤ نەترسێ لە غەینی لە هەفکردنەکژی ڕێکێکی دنێنینە تشتێک و مرۆڤ بکێ لە شووناکو ئەو دوو جەبهە 24 ساعتان هەفتوو دووەستین هەفتوو ماندی دەکەن هەفتوو بێمانا دەکەن لە گۆڕیوێ ئینسانێن ئەنتەلاکتوەل پرۆژەیەکی دنێ پێش بخەن پێویستە پرۆژە تەنێ نەبە پرۆژەیە باخچەلی و ئاپۆچیان و ئاپۆچیژی کیژان ئاپۆچی یەرلی و میلی ئاپۆچی ئەڤ یەک نابێنی و ئەڤ یەک دەبە قەشمەریەت ئەڤ مەسەلانە گەرەک بە مەسەلەیەکی جددی بێن وەرگرتن ئەس دزانم لە خەیاڵە ئاپۆت لە خەیاڵە ئۆجەلاندا چێ لە خەیاڵە ئۆجەلاندا ئەو مەسەلە چارەسەر ببە پەکەکە لە لیستە تیرۆرێ دەربکەوێ قەیوم وەرن سیاسەتە قەیوم وەرێ داویکردن ئەسێ دکارم هەر تشتی بگۆڕێن لێ قسووری نەمەیزین ئەو نەمایە ji bo ku tu bi wê rengî hûn bi wê rengî dempartiyê jî tasfiye dikin ji xwe tasfiye bûye ji bo ku dempartî bi xwe tasfiye kir îrada min li hepseyê dibêje Partiya Tirkiyeyê dibêje îrada min li hepsê ye çar çê dibe çima îradeya te li hepsê be çima îradeya Qendîlî li hepsê be çima îradeya Mazlûm Abdî li hepsê be yani çi pêwîsteke ev ji wê yekêdî Kurd ji wê koyletiya rizgar nabin yani koyletiya karîzmatîk ev ne tenê li nava PKK de heye ev li nava PKK de heye li nava yekêtiyê de heye Qasım Lumabiya li nava Hizbî Demokratîk Kurdistanê Îran de hebû ev yekene divê bên çareserkirin belê hewl didim îro êvarê mêvanekî dawet kam em li ser vê mijarê hinekî kûrtir biaxivin spas ku heta niha hûn li me guhdar dikin hevalên ku nebûne abûne li kerema xwe abûne bikin hevalên ku
بخوازبن vê mijarê şêr bikin, parve bikin, spasyawan dikim ji bo ku mesele divê ji her du aliyan ve bê gotûbêjkirin, ne tenê ji aliyekî. Yani mirov meseleyan tenê reş an jî spî neke. Mesela hem reşa û hem spî ye. Her du alî jî divê bên gotûbêjkirin.